بینەرانی ئازیزی NRT ئەم کاتتان باش. تاوتوی ئەمڕۆمان تایبەتە با قسەکردن لەسەر جیهان لە دوای 11 سپتەمبەر. لە ئێستادا 10 ساڵ بەسەر ئەو ڕووداوەدا تێپەڕ دەبێت کە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکای هەژان. هێرشەکانی 11 سپتەمبەر نەک هەرمێژووی جیهانی بۆ پێش 11 سپتەمبەر و دوای 11 سپتەمبەر دابش کرد، بەڵکو کارێکی وای کرد کە وڵاتانی جیهان و تەنانەت تاکەکانی کۆمەلگاکانیش ڕاو بیرکردنەوەی خۆیان سەبارەت بەوی دی بگۆڕن. دوای هێرشەکانی 11 سپتەمبەر تا حاڵی حازریش ڕاوبۆچوونی جیاواز هەیە لەمەڕ تیرۆر و مەترسیەکانی تیرۆر. هەندێک بە سیناریۆی ئەمریکای ناو دەبن و هەندێکیش پێیان وایە تیرۆر مەترسیەکی هەمیشەیە. بۆ قسەکردن لەسەر تەوەری ئەمڕۆمان میوانداری کاک حەسەن یاسینمان کردووە نووسەری سیاسی. کاک حەسەن بەخێربی گەر لەوێەوە دەست پێ بکەین دەوترێت کە 11 سپتەمبەر زۆر شتی لە نەخشەی سیاسی وڵاتان و شێوازی بیرکردنەوەیان گۆڕی. تۆ تا چەند هاوڕایت و گەروایە ئەو گۆڕانکاریانە چین؟ بەدڵنیاییەوە جیهانی پێش 11 سپتەمبەر ئەگەرچی چەندین چالاکی تیرۆریستانە لەلایەن ڕێکخراوی قاعیدە و هاوشێوەکانیەوە ئەنجامدرا بوو، بەڵام ئاستی خەتەرناچی تیرۆر و تیرۆریستان نەگەیشت بۆ ئەو ئاستەی کە لە ڕووداوی 11 سپتەمبەردا دەرکەوت. ئەمەش بۆ هۆی ئەوەی کە ڕێک دوای ئەوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جەنگی دژە تیرۆر ڕابگەیەنێ و داوای هاوپەیمانی لە وڵاتان بکە و هەروها ڕاش بگەێنێ کە ئەوەی لەگەڵم نەبێ دژمە. ئەمەش بۆ هۆی ئەوەی کە وڵاتان شان بەشانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هێزەکانی خۆیان تیار بکەن بۆ ئەوەی بچنە سەر سەرچاوی تیرۆر کە ڕێکخراوی قاعیدە لە نێو خاچی ئەفغانستانەوە سەرکردایەتی دەکرا. ئەو حکوومەتەی کە ئیمارەتی ئیسلامی تالیبان بوو کە لە ئەفغانستان پێچی نابوو، تەنها چەند دەوڵەتێکی کەم کە نەدەگەیشتە پەنجەکانی دەستیش دانیان پێدانرا بوو، ئەوە بوو هێرشی کرایە سەر و هەم ئەو حکوومەتە ڕوخێندرا هەم بنکە و بارەگاکانی قاعیدەش تێک و پێکدرا. ئەمەش بوو هۆی ئەوەی کە وڵاتان دام و دەستگاکانی خۆیان تیارتر بکەن لە جاران بە چاوێکی کراوەتر بە دوای سەرچاوەکانی تیرۆردا بچن. بەڵێ کاک حەسەن سەبارەت بە ڕووداوەکانی 11 سپتەمبەر و دواتریش ڕاو بۆچوونی جیاواز هەیە. ڕایەکەیە پێی وایە تیرۆر بە شێوەیەکی فعلی و کردەیی وجودی هەیە و بوونی هەیە و لەلایەن فەندەمێنتالیزمی ئیسلامیەوە بەڕێوە دەبرێت و هەڕەشەیەکی بەردەوامیشە لەسەر خۆر ئاوا با بڵین. و ڕایەکی تریشەیە پێی وایە کە ئەوەی ڕوویدا سیناریۆیەکی تەواو ئەمریکی بوو بۆ بەگەیشتن بە کۆمەڵێک بەرژەوەندی کە تا ئێستاش ئەمریکا لە پاڵیدا دەحەسێتەوە و سوودی لێ دەبینێت لەو مەبەستم لە ڕووداوەکانی و هێرشەکانی 11 سپتەمبەر. تۆ چی دەڵێ لەو بارە؟ سەبارەت بەوەی ئەمە سیناریۆیەکی ئەمریکی بێ پێم وانە ئەمە لە ڕووی زانستیەوە ئەسڵ و ئەساسێکی هەبێ، بەڵکو ئەمە ئەوانەی کە تەپڵی بوونی هەمیشە موامەرە بۆ بەرامبەرەکانیان لێدن ئەوانە داڕێژەری ئەم بیر و باوەڕەن کە وەک باسم کرد ئەسڵێکی زانستیشی نییە، بەڵکو لە واقعدا تیرۆر بوونی هەیە و سەرچاوەکانی تیرۆریش دیارە کە ئەو ڕێکخراوەتون ڕەوانەی کە بە ئوسولی ئیسلامی ناودەبرێن ئەوان لە پشتی تیرۆر و تیرۆریستانەوە بوون. هەر ئەمەش بۆ هۆی ئەوەی کە ئەم بیر و باوەڕی توندڕەویە زیاتر پەرەی پێ بدرێ و تیرۆریش بە شێوەیەک لە شێوەکان بلچێندرێ بە ئیسلامەوە کە لە ڕاستیشدا ئیسلامی سیاسی بەرپرسە مەرز نییە، ئەمە پەیوەندیشی بەدینەکەەوە هەبێ. بەڵێ کاک حەسەن وەکو دەزانین کاریگەریەکانی 11 سپتەمبەر لەسەر خۆر ئاوا و بە تایبەتی ئەمریکا زۆر باشکرایی دیارە و دەبینین تەنانەت لە مامەڵەکردنیاندا ڕەنگی داوەتەوە مامەڵەکردنی تاکەکانی ناو کۆمەلگاکەش بەرامبەر بە بڵێن خۆر هەڵات و تاکەکانی شەرق تەواو ڕەنگی داوەتەوە. بە نسبەت جیهانی ئیسلامیەوە ئەو هێرشانە چ کاریگەریەکیان لەسەر جیهانی ئیسلامیدانە؟ بەدڵنیاییەوە کاریگەری زۆری لە سەر جیهانی ئیسلامیش بەجێ هێشت، یانی چکە ئەمە بۆ هۆی ئەوەی کە لە نێو جیهانی ئیسلامیشدا دەوڵەتان
گرنجێکی زیاتر بە سەرچاوەکانی تیرۆر و تیرۆریزم بدەن. بۆ نمونە لە ڕووی پەروەردەوە لەگەڵی وڵاتاندا ئەو منهەجەی کە لە پەروەردە پێڕەو دەکرا ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان دەبووە هۆی ئەوەی کە تاچی توندڕە و پەروەردە بکە. ئەمە بۆ هۆی ئەوەی کە وڵاتانش بە شێوەیەک لە شێوەکان چاوێک بە و منهەجانەی خۆیان وەکو نمونەیەک باسیەکەم چاوێکی پێدا بجێڕنەوە و بۆ ئەوی خۆیان نەبن بە بەرهەمێنەری تاچی تیرۆریست کە دواتر هەریخی خۆیان و وڵاتانی تریش دەگرێتەوە. ئەمە بۆ هۆی ئەوەی کە ئەمە لایەک لایەکی تریشەوە ئەم دەوڵەتانەی کە بە شێوەیەک لە شێوەکان مەترسی تیرۆریان لەسەر بوو دام و دەستگاکانی خۆیان لە جاران زیاتر پەرە پێدا دەستگا ئەمنیەکانیان بۆ ئەوی چاوکراوەتر بن. ئەمە لایەک لایەکی تریشەوە سەرچاوەکانی تیرۆر کە هۆکارەکانی تر کە بۆ نمونە هەژاری بێکاری هەموو ئەوانە کە سەرچاوی بە شێوەیەک لە شێوەکان دەبنەهۆی ئەوەی کە مرۆڤی هەژار و مرۆڤی بێئیش هان بدەن بۆ ئەوی بە پیر بیرواوەڕی تیرۆریستیەوە بچێ بە چارەسەرکردنی ئەمانە بە شێوەیەک لە شێوەکان دەبێتە هۆی وشکردنی سەرچاوەکانی تیرۆر. هەموو ئەوانە دەوڵەتانی ناوچەکەشی هاندا کە چاوێک بە خۆیاندا بجێڕنەوە بۆ ئەوی مەترسیەکانی تیرۆر لەسەر خۆیان کەمکەن. بڵێ کاک حەسەن بەنسبەت وەکو خۆ دوتت جیهانی ئیسلامی بە شێوەیەکی گشتی بەرپرسیار نییە لەو ڕووداوانە و لە کردەوە تیرۆریستیەکان. وەکو خۆشت هەر ئاماژەت پێدا ئەمە زیاتر بڵێن ئیسلامی سیاسیە کە بەم کارانە و بەم بڵێن ئەم جۆرە فیکرە و بڕوایانەی هەیە. لە ئێستادا پێت وایە کە جیهانی خۆرئاوا بڵێن بە شێوەیەکی جیاواز بڕوانە ئیسلامی میانڕە و ئیسلامی تونڕە و یاخود هەمویان بە یەک چاوسەیرەکەن. بەدڵنیاییەوە بۆ نمونە ئێستا لە ئەمریکادا ڕەوەندێکی گەورەی موسڵمان لە ئەمریکادا دەژینێنی ڕەنگە تاکوتەرا لێرە و لەوێ هەندێک لەو وەکو تاک هەندێک لەو ڕەوەندە موسڵمانە تووشی جێرمە و کێشە و تووشی ڕقوقینەیەک بوو بێ هەڵسکەوتێکی خراپێنی بەڵام بە گشتی مامەڵی باشیان لەگەڵدا کراوە ینی وەکو ئەمریکاییەک جیاوازیان پێ نەکراوە لەگەڵ ئەو ئەمریکاییانەی تر کە هەن لەوێ. بۆیە من پێم وانە ئەم کردەوە تیرۆریستیانە هەموو مسلمانان لێ بەرپرس بن وەک جەختم لەسەر کردەوە لە وەڵامی پێشووتریش ئەوە ئیسلامی سیاسیە کە بە تایبەتی توندڕەوەکانیان کە پەرە بە تیرۆر و تیرۆریزم دەدەن. وەکو دەزانین کە هەمیشە ئەم ڕێکخراوانە بە تایبەتی ڕێکخراوی قاعیدە ئیسلامی کردووە بە قەڵغانێک بۆ پاراستنی خۆی و هەموو کردەوەکانی چ لە بڵین ئەوانەی لە عێراق و لە ئەفغانستان و لە وڵاتانی تری ناوچەکە ڕوودەدەن چ ئەوانەی کە لە ئەوروپا و ئەمریکا ڕوودەدەن لە ژێر ناوی ئیسلام پێی هەڵەسن و لە کۆتاییشدا ئیسلامی پێتاوانبارەکەن. پێت وایە لە ئێستادا بە نسبەت سەلەفیەتی قیتالیەوە پێت وایە دوای 11 سپتەمبەر ئەم جۆرە سەلەفیەتی قیتالی لە پاشەکشێدا یاخود بەردەوام لە گەشەکردندایە و حاڵی حازریشی لەگەڵا بێت. ڕێکخراوی قاعیدە و هاوشێوەکانی وەک باست کرد هەر تەنها ئیسلام بە قەڵغانی خۆیان نازانن بەڵکو ئیسلامی ئەوان ئیدعای دەکەن بە ئیسلامی ڕاستەقینەی دەزانن. ئەوە لایەکی ترەوە لە دوای 11 سپتەمبەرەوە ڕێکخراوی قاعیدە تەواو کزولاواز بووە لە چاو ئەو هێزەی کە بەر لە 11 سپتەمبەر هەیەبوو. ژمارەیەکی یەکجار زۆر ئۆپەراسیۆن و هێرشی تیرۆریستی لە ناو ئەمریکا و لە دەرەوەی ئەمریکاش دەکە قاعیدە ئامادەکاری بۆ کردبوو پوسەڵ کراونەتەوە و نەهێڵراوە سەر بگرێن. هەموو ئەوانە بۆتە هۆی ئەوەی کە قاعیدە لێرە و لەوێ و لە خۆر ئاواش و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش تەواو کز و لاواز بێ. ئەمە لایەکی ترەوە دوای 11 سپتەمبەر ڕێکخراوی قاعیدە پەرت و بڵاو بوو ینی بنکە بارگاکانی کە بە ئاشکرا هەیبوون نەما سەرانی قاعیدە خەریکی خۆشاردنەوەن لێرە و لەوێ و لە ناوخۆشیاندا چەندین گیر و گرفتیان توش بووە
سەرچاوی داراییان بۆ شکڵی جاران نەماوە و زۆربەی سەرچاوەکانیان وشک کراوە قەیرانیان لە نێو قیادەی خۆیاندا هەیە بۆ نمونە لە دوای کوژرانی ئوسامە بن لادن ماوەیەکی زۆری پێچوو تا توانیان بگەنە ئەو لە نێو خۆیاندا بگەنە ئەو ڕێکەوتنەی کە هەمویان ساغ بنەوە لەسەر ئەوەی ئەیمەن زەواهیری ببێ بە ئەمیری ڕێکخراوی قاعیدە دوای ئوسامە بن لادن هەموو ئەوانە بەڵگەی ئەوەن کە ڕێکخراوی قاعیدە ئەو هێز و گوڕی جارانی نەماوە تۆوتت لە دوای 11 سپتەمبەرەوە قاعیدە پەرت و بڵاویەکی پێوە دیارە و ئەو قاعیدەی جاران نەماوە ئایا ئەمە ئەواگەێنێ کە تۆ هاوڕانیت لەگەڵ ئەو ڕایی کە دەڵێت دوای کوژرانی ئوسامە قاعیدە لاواز و کەس بوو مەبەستی منەوەیە نەمانی ئوسامە بن لادن ڕێکخەری قاعیدە و کە سەرچاوی دارایی قاعیدەش بە شێوەیەکی گشتی پشتی بە داهاتی ئوسامە بن لادن دەبەست نەمانی ئەو کاریگەری داناوە لەسەر کەسبوون و لاوازبوونی قاعیدە یاخود قاعیدە سەردەمانێکە کەس بووە و بڵین لاواز بووە نەمانی ئوسامە بن لادن تکانێکی تری قاعیدە بوو بەرەو زیاتر لاواز بوون دوای 11 سپتەمبەر وەک باسم کرد قاعیدە بە شێوەیەکی گشتی ڕووی لە لاوازبوون کردووە بە هەموو شێوەیەک ئەو هێز و گوڕی جارانی نەماوە سەرچاوەداراییەکانی زۆر زۆر بتایبەتی کە ئەو هەموو قەدەغەکردنە خرایە سەرچاوی ئەو کۆمەکانەی کە بۆ قاعیدە دەنێردرایانی هەموو ئەوانە بوونە هۆی ئەوەی قاعیدە لاواز بکەن بەڵام دوای کوژرانی ئوسامە بن لادنیش زیاتر ڕووی لە لاوازبوون کردووە بە بەڵگەی ئەوەی کە دوای کوژرانی ئوسامە بن لادن ئەگەر هێز و گوڕی جارانیان بماوایە دەبواە لێرە و لەوێ چەندین کردەوەی تیرۆریستی بۆ تۆڵەسەندنەوەی کوژرانی ئوسامە بن لادن ئەنجام بدەن بەڵام شتێکی ئەوتۆیان پێ نەکراوە وەکو دەزانین ڕووداوەکانی یاخود هێرشەکانی 11 سپتەمبەر قسەی زۆری هەڵگرتووە تا ڕۆژی ئەمڕۆمان و تا ئێستاش بۆ نمونە ئەمڕۆ دەبینین دوێنێ کە 11 سپتەمبەر بووە ڕۆژنامە بەناوبانگەکانی ئەوروپا و ئەمریکا دەڵێن کە وردەکاریەکانی ئەم ڕووداوە تا ئێستا تەمومژاوی و نادیارە ئایا ئەمە ئەگەری ئەوەی کە ئەمە سینناریۆیەک بوو بێ لەلایەن ئەمریکا و ئێستا خۆی لێ بێدەنگ کردو لەبەرەوەی دەرنەکەوێت یعنی ئەم ئەگەرە بەهێز ناکات کە تا ئێستا نازان کی ئەمەی کردووە هەر دەوترێت بەبێ ئەوەی لێکۆڵینەوە بکرێت تەنها لە ڕێگەی بەیانێکی قاعیدەوە دەڵێن قاعیدە بەرپرسیارە لە مێرشانە من پێم وانە لێکۆڵینەوە نەکرا بێ بەڵکو بە بەرفراوانیش لێکۆڵینەوە کرا لەو بارەشەوە دەرکەوت کە ئەو شانەی ڕێکخراوی قاعیدە کە لە هامبۆرگەوە لە نێو ئەڵمانیاوە محەممەد عتا و هاوڕێکانی کە سەرپەرشتی ئەو سەرپەرشتی دەکردن ئەمانە ڕێکخەری ئەو کردەوە تیرۆریستیە بوون سەرەداوەکانی زۆربەی ئاشکرا کراوە یعنی تەنانەت سەرەتای ڕوودانی کردەوە تیرۆریستیەکە ئوسامە بن لادنیش کە دوای چەند ڕۆژێک کەوتاریدا بە ئاشکرا نەیگوت ئێمەین بەڵام گوتی جیهاندا بەش بووە بۆ دووبەرە یعنی بەڵام دواتر سەرەداوەکانی ئاشکرا بوون و ئەمانیش دوای جیرانی ئەفغانستان و تێکدانی بنکەو بارەگاکانی ئوسامە بن لادن کاسێتێک دۆزرایەوە و لە تەلەڤیزیۆنەکانیش پەخشکرا کە ئوسامە بن لادن خۆی بە دیار تەلەڤیزیۆنەوە دانیشتووە تەسویر کراوە دانیشتووە و خۆشی چاوەڕێی نەکردووە کە ئەم هێرشە ئەوەندە کاریگەر بێیانی بەڵێ بەنسبەت کوژرانی ئوسامە بن لادنەوە وەکو لە بڵێن ڕوونکردنەوەکانی دەسەڵاتدارانی ئەمریکا تۆ دەڵێن کاتێک ئەمان هێرشیان کردوتە سەر ئوسامە بن لادن ئوسامە بن لادن ناساغ بۆ نەخۆش بووە و دەشیان توانی کە بە دەستی بیگرن ینی دەستگیری بکەن بەڵام دەبینی لە بەرامبەردا دەیکوژن لە هێرشێکدا لە کاتێکدا ئەو ینی ناوچەکەش بە شێوەیەکی وان نەپارێزراوەکە ینی چۆن بڵێ بەرگەی ئەو هێرشەی گەورەی ئەمریکیەکان بگرێت بە بڕوای تۆ کوژرانی کوشتنی ئوسامە بن لادن کارێک نەبوو بۆ شاردنەوەی ڕاستیەکان بۆی نەبرێتە بەردەم دادگا و لە دواتر بڵین لە لێدوانەکانی ئەو یان لە اعترافاتەکانی ئەوە شتێک بوو ترێت یا شتێک دەرکەوێت کە دش بە بەرژەوەندی ئەمریکا بێت
لەو حەشارگەیە کە ئوسام بن لادنی تێدا کوژدا تا ئێستا ئێمە هیچ وێنەیەکمان نەدی وێنەیەکی ڕسمی بێ بڵاو کرابێتەوە تەنها ئەوەی بینیومانە ئەو قسانەیە کە لە دەستگاکانی ڕاگەیاندن دەکرێت بەس ئەو کاتە باز لەوە کرا کە ئوسامە مقاومەی کردووە و کوژراوە یعنی تەنها ئەوە بوو ژن و مناڵەکەی و ئەوانەی لەوێ بوون دەستگیر کراونێنی و هەتا ئێستاش هیچ کەسێک لەوانەی کە گیرابوون ئەوانش لە تەلەڤیزیۆن نیشان نەدراون کە سەرداوێکمان لەو بارەوە مەسلەیەش نیشان بدەن بەڵام پەیوەستە بە چیەوە بەڵام من پێم وایە مەسلەی پەردە پۆشکردنەکە تا ئێستا نانویست کە تەرمەکەشی نیشان بدەن من پێم وایە نایەنەوێت بە قازانجی ڕێکخراوی قاعیدە بشتێتەوە بۆیە ئەمەیان شاردۆتەوە ئەگەر بیرت بێ ئەو کاتەش هەر لەم کەناڵەشەوە ئەو کاتە چاپێکەوتن جەنابەت لەگەڵ من سازدا باسی ئەومان کرد کە ئەو قسەیە کە تەرمەکەی خراوەتە ژێر دەریاوە ئەمەش ئەمریکا خۆی دروستی کردووە بۆ ئەوەی شوێنی ناشتنی ئوسامە بن لادن ئاشکرا نەکرێت چکە ئەگەر ئاشکرا بکرێ ئەو کاتە دەبێ ڕێگە بدەن خەڵک سەردانی چی بکە ئەوانەی کە هەواداری وەکو چۆن ئێستا لەگەڵ بڵین گۆڕی سەدام حوسێن داهیبینی بەڵێ وەکو مەزارگەیەک هەموو ئەوانە بۆ من پێم وایە هەموو ئەوانە هۆکارەکەی ئەوەیە کە ئەمریکا نایەوێ بە قازانجی ڕێکخراوی قاعیدە بشێتەوە بۆیە بەتەموم ژاوی دەیهێڵنەوە بەڵێ وەکو دەزانین لە دوای 11 سپتەمبەرەوە حکوومەتی ئەمریکا کۆمەڵێک پرۆژەی ڕاگەیاند بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر وەکو خۆت و تجیان دابش بوو بۆ دوو بەشێکی کە لەگەڵ ئەمریکا بەشێکی تری کە لەگەڵ ئەمریکانیە دژێتی هەڵوێستی ئەمریکا لە مەبەستم لە مامەڵەکردن لەگەڵ سیستیمە دیکتاتۆریەکانی ناوچەکە و بڵاوکردنەوەی ئاشتی و بڵاوکردنەوەی دیموکراسی لە ناوچەکەدا چۆن دەبینیتەوە لە دوای 11 سپتەمبەرەوە لە دوای 11 سپتەمبەرەوە ئەو پرۆژەیە کە ئەمریکا پێشووتر بە ناوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورەوە خستبیە ڕوو لەسەرەوە بنیادرا بوو کە لە وڵاتانە چاکسازی بکرێ بۆ ئەوی بتوان ڕۆ دیموکراسی بچن بەڵام دوای دەرکەوت ئیمکانی چاکسازی لەم وڵاتانەدا نەکرد کزولاوازەر ئیمکانیشی نییە بۆیە ئەمریکا شێوازەکەی خۆی گۆڕی کەوتە هاندانی ئەم وڵاتانەی کە سیستمەکانیان دیکتاتۆریە ئەوە بوو وەک بینیمان لە شوباتی ڕابردووە لە چەندین وڵاتدا خۆپشاندان و ڕاپەڕین بەرپا بوو و هەندێک لەو حکوومەتانە ڕووخاون هەندێکی تر بەڕێوەن بەرە و ڕووخان پێم وایە ئەمە دەبێتە هۆی گۆڕینی نەخشەی سیاسی ناوچەکە بەدڵنیە بەڵێ هەست ناکەی ئەوەی بینیمان لە میسر و تونس بۆ نمونە سەرۆکی وڵاتەکە لە کارلا درا و وەکو خۆیان دەڵێن حەق سەرکەوت بەسەر ناحەقدا بەڵام دەبینین ئێستا لە سووریا لە یەمەن لە لیبیا بە تایبەت لە لیبیا و لە سووریا یعنی کوشتارێکی زۆر هەیە ڕۆژانە تەنانەت راپۆرتەکان باس لەواکەن کە تا ئێستا 1600 کەس لە سووریا کوژراوە نزیکی 7,000 کەس دەستگیر کراون ئەوەی بە ئاشکرا دیارە هەست ناکەی ئەمە جۆرێکە لە تیرۆر بۆچی ئەمریکا تا ئێستا هەنگاوی جدینە ناوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەمریکا ئەگە تێبینی بکەی ئەمجارە بەرامبەر بە لیبیاش کە ئەو هەموو کوشت و کوشتاری تێدا لەلایەن ڕژێمەکەی قەزافیەوە بەرامبەر بە خەڵک تێدا ئەنجامدرا ناتۆ بەڵێ تەدەخلی کرد ئەمریکا ڕاستەخۆ خۆی تەدەخلی نەکرد بۆیە پێم وانە لە سووریاش ئەمریکا ڕاستەخۆ بیەوێ تەدەخلی بکە ڕەنگە ئەمەش بکەوێتە ئەستۆی ناتۆ چکە وردە وردە ئەگەر ببینی خەڵک لەسەر خۆپشاندان بەردەوامە ڕژێمەکەش لەسەر قەتل و عامی خەڵک بەردەوامە بە دڵنیاییشەوە چارەنووسی ئەو ڕژێمە شەر بە ڕووڕووخانە چێ بۆیە پێم وایە ناتۆش کە ڕەنگە ئەمریکا هاوکاریان بێ لەو بارەیەوە لەمە دووە بتوانن هەڵوێز وەرگن بەڵام ئەمەش دەکەوێتە سەر ئەوەی کە ئایا ئۆپۆزیسیۆنی سووری تا چەند لەگەڵ ئەوەن کە دەخالەتی خارجی هەڵ بکەن بەڵێ بەنسبەت هێرشەکانی 11 سپتەمبەر و ڕووداوەکانی دواییەوە گەر ئەم مەسلەیە پێویست بکەین بە دۆزی کوردەوە مەسلەی کوردەوە لە ناوچەکە تا چۆن بە قازانجی کورد شکایەوە ئەم مەسلەیە
یەکێک لە قازانجەکانی ئەوە بوو کە دوای 11 سپتمبەر کە ئەمریکا و هاوپەیمانەکانی سوورتر بوون لەسەرەوەی ڕژێمی سەدام حوسێن ڕوخێن کە ئەمە بە ئێمە نەدەڕوخا بە ئۆپۆزیسیۆنی عێراقیش نەدەڕوخا و تا ئێستاش دەمایەوە گەر ئەوان نیان ڕوخاندایە یعنی ئەمە قازانجێکی گەورە بوو بۆ کورتوانی شان بەشانی ئۆپۆزیسیۆنی عێراقی بەشداری بکە لە دروستکردنەوەی عێراقی تازە کە تا ئێستا بە فەرمی هەرێمی کوردستان وەک هەرێمێکی فیدرالی دانی پێدانراوە ئەمە ئەوە لایەنێکی دیکەش ئەوە بوو کە لە دەرەنجامی ئەم هێرشەی سەر عێراق ئەمریکا هاوکاری هێزە کوردیەکانی کرد بۆ ئەوی پەلاماری بنکە و بارەگاکانی ئەنسار ئیسلام بدرێ و تێکوپێک بدرێن بەڵێ دەبینین خۆر ئاوا بە شێوەیەکی گشتی بە تایبەت کۆمەڵێک کەسی محدود هەن بۆ نمونە ئەندرێس بریڤیک ئەو گەنجە نەرویجەی کە کوشتارێکی لە وڵاتەکەی خۆیان دروست کرد دەڵێت کە ئیسلام دژی عادات و تەقالید و کولتور و بەهاکانی ئەوروپایە و دەڵێت دەبێت ڕێگا بگرن لەوەی کە بڵین ئیسلام ڕۆڵی هەبێت یاخود کاریگەری لەسەر ئەوروپادا بنێت و لە بەرامبەردا دەبینین ئۆریان فاڵاچی کە بیرمەندێکی فلۆرەنسایە پێی وایە هەر کۆمەلگایەک زۆر کراوە بێت زۆر دیموکراسی بێت زیاتر مەترسی ڕوبەڕووبوونەوەی هەیە لە گەڵ تیرۆردا هەموو ئەمانەشەوە گەیەنێ کە ئەو کۆمەلگایانەی کە ئیسلام بە شێوەیەکی گشتی بەدەر لەوەی عەرەبە یان هەر نەتەوەیەکیان هەر زمانێکی هەیە ڕویان لە ئەوروپا کردو ڕویان لە ئەمریکا کردو تەنانەت هەرە نووسەرت دەڵێت لە داهاتوودا ئەوروپا دەبێت بە کۆڵۆنیەکی ئیسلامی ترسی ئەوەی هەیە لەگەر بە حاڵ بەم شێوەیە بڕۆ پێت وایە یعنی ئەم بیرە ئەم جۆرە بیرکردنەوە لە ناو ئەوروپای و ئەمریکایەکاندا بیرکردنەوەیەکی گشتی بێ سەبارەت بە ئیسلام و پێت وایە لە داهاتوودا هەنگاوی جدیتر بگرنە بەر بۆ ئەوەی ڕێ بگرن لەو هێرشە بڵین ئیسلامی سیزمەی کە ڕووی کردووە لە وڵاتانە هەموو ئەو تاکە مسلمانانەی کە لە ڕۆژهەڵاتەوە ڕویان لە وڵاتانی ئەوروپا کردووە بە دڵنیاییەوە لە وڵاتانی خۆیان لەبارێکی ژینگەیی دواکەوتودا دەژیان کەسانی پێشکەوتوو زۆر نین کەمترن لە چاو خەڵکە دواکەوتوەکەی کە ڕۆیشتون ئەمانەش هەڵسوکەوتی هەندێکیشیان لە ئەوروپا ڕەنگە نەیانتوانی بێ بگونجێن لەگەر ئەو وڵاتانە و هەڵسوکەوتێکی وایان کرد بێ کە تاکچی وڵاتەکانی ئەوروپا هەست بە مەترسی بکەن بەرامبەریان هەموو ئەوانە بۆتە هۆی ئەوەی کە ئەم مەترسیانە دروست ببێ بەڵام من پێم وانە وەک ئەو نووسەرە دەڵێ ئەوروپا بێ بە کۆڵۆنیەکی ئیسلامی و مسلمانێنی چونکە هەموو ئەو خەڵکەی کە لەوەیە مناڵەکانیان لە مەکتەب ئەخوێنن بەشداریەکەن لە نێو ئەو پرۆسی پەروەردەیە کاریگەری دەبێ بەسەریانەوە بە دڵنیاییەوە وردە گۆڕانکاری گەورە دروست بوو و دەژبێ ینی بەڵێ کاک حەسەن دوا پرسیارم گەر بە کورتی وەڵام بیتەوە ئەمریکا حکوومەتی ئەمریکا دەسەڵاتدارانی ئەمریکا و هاوپەیمانەکانی تا چەند سەرکەوتوو مۆفەق بوون لە شەڕی دژە تیرۆردا گەر بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم قسێکی زۆر من کرد لەسەر ئەوەی کە ڕێکخراوی قاعیدە تەواو زوو لاواز بوو ئەمە گەورەترین سەرکەوتنە بۆ ئەمریکا ئەوە لایەکی ترەوە باسی ئەومان کرد کە ژمارەیەکی زۆر هێرش لایەن قاعیدەوە دوای 11 سپتمبەریش ئامادەکراوە چ لە نێو ئەمریکا و چ لە دەروی ئەمریکا و ئەوروپاش هەموو ئەوانە پوسەڵ کراونێتەوە هەموو ئەوانە بەڵگەی ئەوەن کە ئەمریکا و هاوپەیمانەکانی توانیویانە لە شەڕی دژە تیرۆردا سەرکەوتنی گەورە بەدەستبێن بەڵێ نووسری سیاسی کاک حەسەن یاسین زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی تاوتوێمان دوومان کردیت دەستخۆش بێ بینەرانی عزیز تاوتوێم ڕۆمان تایبەت بوو بە قسەکردن لەسەر هێرشەکانی 11 سپتمبەر و ڕووداوەکانی دواتر و گۆڕانکاریەکان و کاریگەریەکانی لەسەر ناوچەکە و لەسەر جیهانیش تا تاوتوێکی تر بەخواتان ئەسپێرم و هەر شاد بن